ئەوە شتێکی زۆر باش بوو کە مەسعود بەرزانی هاتە کوردستان و وتی لە زمانی زەعیم سەدیقە و پارتی لێرە چەوسێتەوە، یعنی کەوا بوو ئەو 4 ساڵی کە 70 بۆ 74ش خۆیان حکمیان کردو هەر چەوساوە بوون دیار. ئەمە قسەیەک هەروکو ڕفراندۆمەکە فشەیە بەڕاستی، بەڵام مای دڵخۆشیمە کە پارتی یەک کورسی هێناوە لە هەموو زۆنی سەوزە، زەختیشی لەسەر نییە، بەڵام لەبەرەوەی پارتی ئیفلاسی کردووە لەو ناوچانێ، حەقیقەتی دەرکەوتو. خەڵک ئەوانەی کە پارتیە تۆخەکانیشن کە خوێنیان زەردە، ئەوانی کە ئێستا عمرێ نزیکی 70 ساڵ و هی شۆڕشی ئەیلولن، ئەوانەش ئێستا ئامادەنین دەنگ بدەنەوە بە پارتی. و ئەوە مژدەیەکی خۆش بوو کە خەڵکی سلەیمانی بە تایبەتی کە ئەهلی ڕۆشن فکرین ڕێگانەدەن پارتێکی نەخوێنەوار، ئال سعودێکی نەخوێنەوار بێبیەوە تەحەکوم بکا لەو هەموو خوێنەوارانە بە عەلمانی و ئیسلامیان. ئەوە مەفروزە لە بادینانی ژوای لێ بکرێ. وەکو شاسوار عەبدولواحید و ئەوانەی نەوەی نوێ ئەڵێن و ڕاستیشەکەن، ئەڵێن پارتی لە زۆنی زەردا ناتوانێت زیاتر لە یەکێتی بێنێ، بەس بە شەرتێک لێ حڕێتێک هەبێ.